بینەرانی ئازیز و خۆشەویست سڵاو خۆشحاڵم کە جارێکی تر و لە بەرنمەیەکی نوێدا پێتان شادمەوە بە هیوام لەم بەرنمەیە بتوانین لە ڕێی کەسایەتیەکی تری ئەم شارەوە مێژوویەکی شارەوە بجێڕینەوە کە بینەری خۆشەویست پێی ئاشنا نییە. ئەم ئەڵلقەیە میوانداری بە ڕێزێکمان کردووە کە لە ڕۆژی 15 نوێی ساڵی 1936 لە گەڕێکی کارێزی ئەحمەد زەنگەنەی سەر بە گەڕێکی مەڵکەنی لە شاری سلێمانی لە خانووی 24 لەسەر 35 لەدایک بووە. کوڕی ئەمینەفەنی عەلیەفەنی لە دایکیشەوە کوڕی ئامینەخانی فەتاحەفەنی کەریماغای شەیداییە. لە سەرەتای سلێمانیەوە سێ ئەوقات واتە سێ پارێزەر هەبووە کە دوانیان هەردوو باپیری میوانەکەمانن. ئەم میوانە ئازیزە بە قەولی باوکی بەپێی ئەو بیرەوەریانی کە باوکی نووسیەتی لە ڕۆژی 1 ساڵی 1944 چۆتە قوتابخانەی فەیسەلیەوە لە سلێمانیش ئامادەی تەواو کردو و پاشان لە شاری بەغدا کۆلێژی بازرگانی تەواوکاو لە ئەڵمانیا و بە تایبەتی لە شاری مانهایم پسپۆری لە ژمێریاری تەکالیف وەردەگرێت. لە ساڵی 1962 لەگەڵ خاتوو نایدەی حاجی عەلی کوتک هاوسەرگیری دەکات. ئەو شانازی بۆەوە کە لە ساڵی 1950 تا ئێستا لە ڕیزی پارتی کۆمۆنیستی عێراقدا خەبات دەکات. لە ڕۆژی 3 ساڵی 1950 لە کارگەی چیمەنتووی سەرچنار بە یاریدەدەری ژمێریار دامەزرێت. زمانەکانی عەرەبی و ئینگلیزی و فەڕەنسی بەباشی دەزانێت. یاریزانی بالە و باسکە و گۆڕەپان و مەیدان بووە و ساڵەکانی 51 و 52 53 و 54 یەکەمی سلێمانی بووە لە یاری بازی بەرزدا. لایەنگرێکی سەرسەختی یەکسانیە بڕوای بە ئاشتی و پێکەوە ژیانە دوای چەرمەسەریەکی زۆری کاری وەزیفی کە دوایی لە زمانی خۆی و گوێبیستی دەبین لە ڕۆژی 3 ساڵی 1975 بە زۆرە ملی خانەنشین دەکرێت. ئەم میوانە زۆر ئازیزە بەڕێز فەریدون ئەمین عەلیە کە ناسراوە بە فەریدونی ئەمینەفەنی بە ناوی بەرنامەکەمانەوە زۆر بە خێراتنی جەنابەت دەکەم. زۆر سپاسدانەکەم. هیوادارم هەر سەرکەوتوو بن لە کەناڵەکەی ئێوە زۆر نەشارەزایی وا هەیە کە هێشتا کەسانی ئەم خەڵکی ئەم شارەزای نین ئێوەی خەنە ڕوو زۆر دەستان خۆش بێت دەستخۆشیتان لێ یەکەم لێرەشەوە یەکەیە کە دەستی ئەو پێشمەرگە ئازایانە گوشم کە ئیستا بەرگری لە شەرەف و کەرامەت و نیشتیمانەکەمانەکە سەربەرزی بۆ هەمیان ئیشاڵڵا وڵات بەو جوانی خۆی کە هێناومانە ئەڕوا ئەو دەستە ڕەشەش بەدەستی پێشمەرگە قارەمانەکان ئەبڕێتەوە کە ئەیانەوێ جۆرێک لە ناشرینی بخەنە وڵاتەوە. کاک فەریدون ئێمە کەرەسەی بەردەستمان وێنەیە ئێمە لەوێ دەست پێەکەین بزانین ئەم وێنەیە چێ. ئەوە وێنەی ئەمینەفەنگی باوکمە ئەمینەفەنگی عەلیەفەنگی کەریماغای شەیدایی. ئەمینەفەنی عەلیەفەنی شەیدایی کەریماغای شەیدایی یعنی کەواتە دایک و باوکی ئامۆزان. بەڵێ ئامۆزایەک. بەڵێ ئەمینەفەنی کوڕی عەلیەفەنیە. بەڵێ عەلیەفەنی یەکێکە لە ئەوقاتەکان. بەڵێ باپیرەکەی تریش ئامۆزای فەتاحەفەنگی. بەڵێ ئامۆزایش برای عەلیەفەنگی هەر برای عەلیەفەنیە. ئەویش ئەوقات بووە عەلی مامە شێخەش هەبووە کە ئەو سیانە پێیانوتون ئەوقات لە زمانی عوسمانیە تەنیا ئەو سێ کەسە پارێزەر بوون لە سلەیمانی. باشە کاک فەریدون تۆ پیاوێکی وردی ئەمێ ئەوم پێ بڵێ بۆچی بە پارێزەر بە مەحامی وتراوە ئەوقات کۆی وەقتە هۆی چییە ئەم کەلیمەیەکی وا بزانم تورکیە بەڵێ کاتە پەیوەندی بە وەقتەوە نییە. نەخێر ئەم دوانە لەگەڵ یەکێکی لە سلێمانیا پارێزەر بوون عەلی مامە شێخ. عەلی مامە شێخ ئەمانە نووسنگیان هەبووە کاتی خۆی نەخێر نیان بووە نەخێر هەر دەستگەر بوون با بڵێ خەڵک ناسیونی و ئەو وەختە زۆری ئەو ئیشانەی کە کردویانە معاملاتی شەرعی و ئەو شتانەیان کردووە وەکو ئێستا خەڵک شکات و شکاتکاری نەبوو بە نەریت لە ڕێگەی ئەوقاتانەوە ئیشیان کرد. اینجا لەکوێ تەواویان کردو ئەم دوو برایە؟ ئەوانە لە هەردووچیان لە ئەستەمۆڵ دەرچوون. لە ئەستەمۆڵ دەرچوون. بەڕای جەناب ساڵانی چەند لە سلێمانیە ئەم دوو برایە ئەوقات بوون یعنی؟ وەڵاهی لە 1940 عەلیەفەنگی وەفاتی کردووە. باپیرێ باوکی باوکی 1938 فەتاحەفەنگی وەفاتی کردووە. کەواتەی قەرنی 19 ئەگەر کە چوونەتە ئەوێ بڵێ قەرنی 19. باشە اینجا دێتە سەر ئەوەی کە ئەمانە با بڵێن بە تایبەتی عەلیەفەنی باوکتی هەبووە
چەند برایتری هەبووە فەرەجە فەنی و ساڵحە فەنی و ئەمینە فەنی و نورێ فەنی و حەمەڕەشێ فەنی 5 برا باشە اینجا ئێمە بە تایبەت دێنە سەر ژیانی باوکێ باوکی کوێی تاوا کرد باوکیشم بەپێ ئەوەی کە کوڕی مەحامی بۆ لەو بەڵێ ئەو وەختە لە ڕژدەی عسکەری خوێنویانە لە سلەیمانی بینێکیش چوونەتە تورکیا خوێنویانە کەمێک زمانی فەڕەنسیان ئەزانی تورکیەک و فارسیەکی زۆر چاچی ئەزانی باوکێ بەڵێ هەموو قورئانی لەبەر بوو هەموو گولستان و بۆستانی لەبەر بوو شعرەکانی سعدی ئەوانشی لەبەر بەڵێ یعنی لە ئەستەمبوڵ خوێندوێتی بەڵێ کە هاتەوە بە چ کارێکەوە خەریک بوو ئەو وەختە ئەوان خاوەنی مەڵک بوون دێی فایڵ و کانی گۆران و کارسکڵاو دەوری 1200 دۆنم زیاترە مڵکی ئەوان بووە کە ئەڵی ئەوان هینی زمانی علیفەنی خێڵی علیفەنی بەڵێ وەزیفەی حکوومەتیان نەدیوە لە وەختی فەحسی تووتنە ئەیان کردن بە عزووی لوزنەی تووتن فەحسکردن مامە ساڵحم و مامە باوکم ئەکران بە لوزنەی فەحسی تووتن فەحسی تووتن دیارە ئەوەش لەبەر ئەوەی کەوا خبرەیەکیان شارەزاییان هەبوو شارەزاییان هەبووە ئەوان دەرەجیان بۆ تووتنەکاندان بەڵێ فەیاڵ و کانی گۆران و کارسکڵاو کاک فەرید و من ئەمێ ئەوە بۆ بینەرانی خۆشەویست ڕوون بکەیتەوە کەسێک کە خاوەنی دێک بێ چ سوودێکە بینێ لەو مڵکداریەتە ئەوەی کە جاران من بەبیرمێت ئەو بەراوانەی کە ئەکرا بە زەرعات بە تایبەتی تووتن ساڵی وا هەبوو 1000 فەردە تووتنیان هێنایە گوبرن بێژگە لە گەنم و جۆ و نیسک و نۆک و بێستانی کاڵە کوشوتی و باخی هەنجیر و دێکی ئاودارە فیاڵیش هەر مەشهورە بە هەنجیر بەڵێ فایڵ مەشهورە بە هەنجیر و ئاودارە دوو ئاشی ئاوی هەبوو لەبەر کارێزەکانیە ئەو چەمەی کەیەتەوە سەرچنار ئەوە لە دەی فایڵ و کانی گۆرانەوەیەتە ناو چەقچەق ئەو کەسانی ئەو هاونیشتیمانیانی کە لەو دیادانیشن بەرامبەر بە چ شتێک ینی چ شتێک ئەدەن بە خاوەنی مڵک لە دیەکە خانوەکەنەوە ئەو وەختە کە خانوو هەچ کەس بۆ خۆیە کرد و کەس نەکرێ لێسەنگ و نەباسی خانووشێ کرد ئەی بەرامبەر بە چ شتێ لەو ئەو بەراوەی کە ئەیکرد بە زەرعات نیوەی هی ساحب مەڵک بوو دوایی بوو بە سەیەک بربەنیوەی بوو باغ بووە یا بەراو بووە یا دێم بووە نیوەی بۆ ساحب مەڵک و نیوەشی بۆ زارعەکە بوو لە دواییە بوو بە سەیەک سەیەکیانە بە ساحب مەڵک دوو بەشی لە سەرسێ دوو لە سەرسێشی بۆ دوو لە سەرسێ ئەم دەستورەی گۆڕی لەلایەن ڕژێمەوە بەپێی دەستورڕایان لەلایەن ڕۆژگارەوە لەلایەن خەڵک و باوکم و مامە ساڵحمەوە خۆیان بە زۆریان زانی بۆ خۆیان یان زانی کە ئەمە پێویستە ئەوان باخی باخەوانە پێیان ناخۆش بوو کە نیوەی هی ئەمان بێت و ئەوانش پێوەی خەریکرد نیوەی بنبەوان کردیان بەسێ ئەو جوتیارە ئەو زاریعەکە حاصڵاتی کە تووتن بۆە هەشتێ بەو نیوە ئەژیا کە ژیانی ئەوسا ئەتوانم بڵێم بۆ چونکە ئەوی دوو سەرمانگای هەبواە یا 4 سەر بزنی هەبواە لە شەکر و چاو جلوبەرگ زیاتر هیچ شتێکی نەکڕی پارەی ئاو کارەبای نە پارەی کرێخانووی نە پارەی زۆر مەسرف هەبوو نەیە پێڵا و جلوبەرگ و شەکر و چا خواردنی سەرجارێکیش خورمە ئەوە ئەگەر یەکێ پارەی پێ بووە ئەوەی کە ئێستش ئێمە نان خواردنی بەیانی لە هەموو زمانێکە ناوێکی هەیە لە لای ئێماڵی نان و چا چونکە کەس لە نان و چا زیاترینە بەڵێ ڕاستەوە ئەو تەسمیە هین بووە ئیتر هەر بەوانەوە بەوە ژیان و ئیدارەیانە نەخێت جەنابی با بڵێن ئەمینە فەنی ئیتر هەر بۆ حاصلات وشتە ئێستا بڵکەتان ماوە نەخێرنەوە نەتان ماوە نەشتان فرۆشتووە وەڵام من فرۆشتم جەنابە فرۆشت بەڵێ ئەوەی کە شایانی باسە لێرەشە باسی بکەم کە من نەفی کرام لە سلەیمانی یەکەم کورد من نەفی کراوم 1 دینارم وەرنەگرتووە لەو مڵکانە هەتا ئێستش هەتا کە فرۆشتم ئیتر بە مەرجێکیش فرۆشتم کە نەرە بە چەند کەسێکی دیاری کراوە ئەوانش ناویان نابم بەڵێ ڕاست بابینە سەر ژیانی جەنابێ بەڵێ جەنابتان 36 لە کارێزی ئەحمەد زەنگەنە لەدایک ئەمە پێم وابێ کۆنتترین وێنەی توێ ئەوە بەڵێ لە سنفی 5 ابتدایی پێش ئەمە وێنت نەبووە بەخوا هەم بووە بەڵام نەماوە بەڵێ ئێستا ئەوەی لە بەردەسە ئەمە کۆنتترین ڕسمی جەنابدا
بە قاتێکی جوانەوە دیارە کوڕە دەوڵەمەنی کوڕەزای ئەوقاتی پێێتەوە دیارە دێنە سەر کارێزی ئەحمەد زەنگەنە بۆمان ڕوونکەیتەوە بە تەواوی ئەو ناوچەی کە پێڵێن کارێزی ئەحمەد زەنگەنە لەکوێیە کارێزی ئەحمەد زەنگەنە لە بناری گۆیژەوە دەست پێەکە هەتایەتە لای ماڵی حیافەنی ڕەسام ئەوە ئێستاکەوتە بەردەمی مەبەستی کارێزەکە ڕەجی ئاوێکە لە هەڵە قوڵێ لە بناری گۆیژەوە هێناویانە بە بیرلیان هەتایەتە ماڵی حیافەنی لەوێ نزمترین جێگایەتی یەتە ماڵی شێخ ئەحمەد باوکی عیزەت و عرفان و ئەوانە یەتە ماڵی ئێمە لە دوای ماڵی ئێمە ئەچێتە ماڵی کەریمی حاجی مارف لەوێەوە چێتە ماڵی گوڵچینخانی بابەجان لەوێەوە چێتە ماڵی شێقار نووری خانی بابەجان خوشکی بەدیع بابەجان پوریەتی بەڵێ لەوێەوە چێتە ماڵی جەمال ڕەفعەت بابەجان جەلال ڕەفعەت بابەجان لەوێەوە چێتە گەراجەکەی ماڵی سەینووری کە ئێستا کراوە بە بازار و دووکانی نەقیب لەوێەوە چووە حەمامی قشڵە بەرزە بۆ حەمامی قشڵە لەوێەوە چووە حەمامی خواردتر حەمامی شێخ مارف لێەوە چوو بۆ ئاشە گواوی پێڵێن لێەوە چوو بۆ جوولەکان و زەرعاتیان پێکرد لێشەوە ئەو سوودە تریشیە بۆ زەرعات و بۆ سەوزەوات ئەوە هینی ڕێگای کارێزی ئەحمەد زەنگەنە کە لە ماڵی ئێمەوە لە ماڵی حیافەنیەوە دەست پێ کە مناڵ بووی پێشەوەی بچیتە مەکتەب بەپێ ئەو راپۆرتی کە من خوێنمەوانی تۆ 8 ساڵ بوو کە چیتە مەکتەب باسێکی تا 8 ساڵی خۆتمان ئەگەر بوو لە ناو شاری سلێمانی بوو لە ناو شاری سلەیمانیە ئێمە ئەو کوڕانەی لەو گەڕەکە بووین هەمووی وەکو برا تەماشای یەکتریمانە کرد هیچ جیاوازیەک نەبوو لە بینمانە ڕەفاقەتمان زۆر خۆش بوو پیاوێکی زۆر بە نرخ ئیدارەیە کردین مامفەتاحیان پێ و دوکانێکی بچکۆلەی هەبوو نقڵ و شەکر و مەسکەت و لە بزینە ئەوانەیە فرۆشتە محلیانێکی ئێمەی ئەپاراز وەکو مناڵی خۆی کە ئەچوین بۆ گردی جۆگە بۆ فوتبۆڵێن کە وامان لێ دیاری بە تۆپ بکەین ئەیوو من لە هەمویان کاڵەگەتر بووم نە گەورەتر ئەیوو فەرید ئاگال لێیان بێزووە فەرید پێ بە ناوی باوکمەوە باوکم ڕەفیقێکی هەبووە لە ئەستەمۆڵ ناوی فەرید بووە من ناوم فەریدونە بانگێکردم فەرید هەموو گەڕەکانی گەڕێکی خۆمان خزمەکانی خۆم ئێستش پێمەڵێن فەرید ئەیوو فەرید زوو وەرنەوە پێش ڕۆژ ئاوا بوون بەقە باوکمان احتراممانەگرت ئەو مافەت باوکی عومەری مافەتاح و عوسمانی مافەتاح ئەوانەی چیان نەماون ئێستا خوالیان خۆش بێ ئەچیتە قوتابخانەی چۆ قوتابخانەی فەیسەڵی ئێستا کە بازاری عەسری ئەو کاتێک چیە بەڕێوەبەری قوتابخانە ئەو وەختە فواد ڕەشید یەکەم ساڵ یادی بەخێر عەزیز شاڵی مرشیدمان بوو لە دوای ئەو جەلالە فەنگی بوو بە مدیر جەلال سەیفەدین سەیفڵڵا عەبدولواحید نووری کەریم زەند باقی ئەحمەد سابر عەزیز شاڵی عومەر ساقی مامەسا حەمەلاو محەممەد تۆفیق محەممەد تۆفیق هەمەی حەلاویان پێوە ئەوە فێری عەرەبی کردوون من هەتا ماوە قەرزاری ئەوم ئەمانە دەرسیان پێوتوم و هەتا ماوم شانازیان پێوەکەم وەکو باوکێکی دڵسۆز وەکو کەسێکی خۆیان ئەم هەموو قوتابیە ڕۆژێک دڵی یەکێکمانیان نێژان بۆ نمونە لە سنفی شەشا من مەکتەبی غازی کرایە و لەسەر و ماڵی ئێمەوە جێی مەکتەبی ثانەوی پێشوو منیش ڕەفیقەکانم زۆریان نەقڵ بوون بۆیە تومەز هەرچی تەمەڵەکانە هەڵیان بژاردووە بناردوێنە نەبوون وتم منیش خۆم نەقلەکەم بۆ ئەوێ نزیکی ماڵی خۆتان نزیک هەر فەیسەڵێش نزیک بوو بەڵام ئەوێ نزیکتر بوو هاوڕەکانیشم عەبدولی سووران و ئەوان نەقڵ بوون بۆ ئەوێ منیش حەزمە کرد بچم بۆ ئەوێ مامۆستا محەممەد تۆفیق یادی بەخێر وتی بڕۆ باوکتم بۆ بانک چوون باوکم بانک کرد وتم بابە هیچم نەکردووە بانگە دەکەن چوو لە ژووری مدیر دانیشت لە جەلالە فەنگی و محەممەد فەنگی وتیان ئێمە ئەمەلێکمان بە فەرەیدونە لە سنفی شەش بووین وتی کە دەرەجەی باش بێنێت و سەری مەکتەبەکەشمان بەرزکاتەوە ئێستا هاتووە پەڵپی لێگرتوین ئەڵێن نەقڵە بم
ئێمەش ئەو تەلەبەتە ماڵانەمان نەقل کردو کە لیان بێزاری نایڵین نەقل بێ ئەڵێ چی وتی کەیفی خۆتانە من دەخالت ناکەم حەقم نییە بەسەر ئیشیەوە وتی دەکەواتە تۆ بڕخوا حافیز بێ ئیتر تۆ نەقل نابی منیش لەوە بە قسەی مامۆستاکانم دانیشتمەوە دووەمی مەکتەبیش بووم لە پلەی دووەمەتیانە زۆر باش باسیشی ئەم وێنەیەمان بۆ بکە ئەمە کوێیە ئەم وێنەیە ئەوە لە فایل لەبەر ماڵی خۆمانە لەسەر تەپۆڵکەیەکی ئەمەی تەنیشتی ئەم سەر بە ڕانکوچۆغەکەەوە ئەویان منواتە ئەمەیان جەنابتی ئەوە منم ئەوەی ناوەڕاست ڕێز عشرەتی ئیسماعیل عوزەیریە ئەحمەی کاکتۆفیق ئەوەی ئەو سەریان حەمە ساڵحی مامڕەشە ئەوەی بەردەمیشیان عوسمانی مامە ساڵح ئامۆزاتماڵیشتان هەبووە لەوێ بۆ ماڵمان هەبوو کە هاوینان هەر لەوێ بووین هەندێک وێنەی جوان هەیە پێم خۆشە یەکێک لەو وێنانە ئەم وێنەیە مەلاکەی پێم وایە بێ مەلەکردنە و ئەوە پێشەوەی سەدی دووکان بەڵێ پێشەوەی سەدی دووکان دروست کرێ بەری نەگیرا بوو لە پشت جێگەی سەدەکەوە لە ناو چەمەکە لە ناو ڕووبارەکە من و نامیق ڕەشی و ممتاز و سامی قار هەمووی خزم و ڕێکاری بوون چون بۆ سەیران بۆ ئەوێ برایمی مامە ساڵحەم مدیری بەرید بوو لەوێ مستەر پۆستمان چونکە وەختە شەریکاتی ئەجنەبی هاتبوون ئەبوایەکێکی زمانزان بەریدی ببردایە بەڕێوە ئەویان لێرەوە نەقل کرد کە ئێمە مدیری بەرید ئێمەش ئەو داوەتی بۆ کردبووین چون بۆ ئەوێ بۆ مەلەکردن دوایی دێنە سەر هەندێک گوردەکاری تر بەڵام ئەم هەیە بزانم تۆ لە چ قۆناغێکی ژیان تا وە بۆ ئارزووی وەرزشت بۆ دروست بوو لە مناڵی و حەزم لە وەرزش بوو چونکە حوشەکەمان گەورە بوو ئێمەش زۆر بووین برا و ئامۆزا و پورزا و ماڵی ئەلیەفەنی هەموو تانیتیاجێ بوو هەمومان 24 ژووری تیا بوو دوو تەویلەی تیا بوو سەرتەنگوری تیا بوو ئەمانە حوشێکی گەورەمان هەبوو درەخت و باخی تیا بوو تەنافێکمان هەڵا خست و تۆپمان هەبوو فوتبۆڵ بالەمانە کرد ڕۆیان خێر تۆپی باش ئەوەی فوی تێکرا و جاران ئەوە نەماوە سابووی تۆپی باشە بالەمانە کرد هەتا ڕۆژ ئاوا بوون بانگیانە کردی وەرن نانەکەتان خۆن اینجا وازمان لە یاریە هێنا ئەگەر منەمەوە زۆر بەوردی لەسەر مەسلەی وەزش جەنات تا قسە بەڵام ئەمەوە جارێ وچانێک وەربگرم خۆشەویستانم وچانێک و دێنەوە خزمەتتان پێش ئەوەی کە وچانەکە وەربگرین باسیەوەمان کرد کە هەندێک وردەکاریمان لەسەر ژیانی خۆت لە بواری وەزشیا بۆ باسکەی ئەمە ژوێنەیەکی ئەو سەردەمەیە ئەگەر لەم وێنەوە باسیکی کۆمەڵە یاریزانن فەرموو ئەمە لە مووسڵ کە چوین یاریمان لەگەڵاکردن لەگەڵ فرقەی مووسڵ و فرقەی کەرکوو لە سانەوی غەربی مووسڵ گیراوە ئەو وەختە مامۆستا عەزیز محەممەد لەگەڵ ئەحمە خزر لەگەڵ ساڵحەفەنی ساڵ ئەمە بەستە مامۆستا عەزیز محەممەی سەرکردەی پارتی کۆمۆنیست حەزی حەلە دێوان پێ بەڵێ بەڵێ ئەوەش مامۆستای ڕاضە بوو لەگەڵ ئەحمە خزر خەوەی خەڵکی مووسڵ بوو فرقەیەکی زۆر ڕێک و پێک چوین لەوێ ئەو ساڵە دووەمی عێراق دەرچوین ئەگەر غەدریان لێ نەکردینایە یەکەم چووکە بە قورعەدایان ناین بەدووە ئێمە فەینەڵی عێراق لە ناوچەی ژوورو لە ئێمە لە ناوچەی ناوەڕاست بەغا ناوچەی خوارو بەسرە ماینەوە چاویان بە ئێمە لە وەختە لافاو بوو ئەو ساڵە لەبەر 54 ئەی ئەم وێنەیان مامۆستا ئەوە تیپی یەکەمی سانەوی سلەیمانیە کە بۆ یاری بالە بۆ یاری بالە و باسکە هەردووکمان هەبوو ئەم مامۆستا بە ڕێزەی شەیە ئەوە عومەری حەمەپوتێ مامۆستا عومەر
کانێسکانیش بەڵێ کانەسکانی ئەمانەی تر کامیان تۆی ئەوەی ئەفۆ ئەمەیان ئەوە من بەڵێ لێرە جەناب دەفەرمی ئەمەیان منم قژم زۆر بەسەرەوە بەڵێ چەند یاری دەکردی بالە و باسکە و یاری با لەو باسکە و بازی بەرز و ڕاکردنەکانی 100 مەتر و 400 مەتریش پێشکەوتنم بە کەسنا کەس ئەو ڕیکۆردەی نەشکان ڕیکۆردی جەمشیدی فوادەفەنگی من شکانم بەڵێ لە دوای منیشی تر نازانم تۆ بەداچوونە لە نەکرد پێش منە جەمالی غەفرەفەنی اینجا جەمشیدی فوادەفەنی اینجا من ئیتر لە دوای جەمشید کوڕی کام فوادەفەنی کوڕی فواد ڕەشی با بڵێن ڕابەری بزوتنەوەی شانووی کوردی بەڵێ 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 بڵێ ئەوانە لە پێش توار ڕیکۆردێکیانە بوو تۆشکان لە دوای 54 بۆ بە دوواداچوونە نەکە بزانانی کێ ڕێکۆردی تۆشکێنێ ئەخر تووشی دەردی سیاسی بووی بەهۆی کاری سیاسیەوە زیاتر سەرقاڵی ئەو مەسەلەیە بڵێ ئەمەش هەر وێنەیەکی ترە ئەمە شەر ساڵی 1954 بەڵێ ئازادی جەم لە فەنی بەڵێ کامیان جەنابتی ئەمە من بەڵێ ئازاد لە پشتمەوە کەواتە ئەمەیان جەنابتی یا ئەمەیان بەڵێ ئەجا کاک فەریدون ئێمە دێنە سەر هەندێک وردەکاری تر پێم خۆشە هەر لە سەر وێنەکانی ژیانی تۆ لە بەرەوەی لە ئەلبومی جەنابتان کۆمەڵێک وێنە هەیە هی شوێنە لەوانەیە هەندێک چیان بە پۆستکارد وەرەگرت بن ئەم وێنەیە شوێیە سەرچنارە بەڵێ ئەوە سەرچنارە ئەمە بەرامبەری مەحمەلی چمەند توێ سەرچنارە با بینەرانی بەڕێز بیبینن لە پشتەکەشی دایکتان بۆ کوڕی خۆشەویستم فەریدون بۆ کچی خۆشەویستم ناهیدا دیارە لە سلێمانیەوە بۆیان نردون بۆ شوێنی تر بۆ بەغدا ئەوە ئەو کاتە ئیتر خەڵک بە پاسەڕۆی عامی خەڵک بە پاسەڕۆی ڕۆژی هەر ڕۆژی جمعە چوون بۆ چوارشەمانیش خەڵگە چوو کاک فەریدون چوارشەمان دافعێکی دینی بوو زیاتر دینی بوو بۆ سەر شەخص بۆ سەیران بە ناوی زیارەت بە ناوی زیارەتەوە ئەو شوێنانە لە ناو سلێمانیە کە خەڵک بۆی ئەچوو لە دەوروبەری سلێمانی بە تایبەتی بۆ زیارەت چۆ بوون کانی با هەبوو وەیسە بوو شخصی ئابلاغ هەبوو شخصی پیرمەسوور هەبوو ئەمانە خەڵگە چوون بۆ زیارەت توانی پێمان بڵێ ئێستا شخصی ئابلاغەکەوێتەوە ئەوە تا لە تەنیشت مزگەوتی حاجی حەسەنی پشتی مزگەوتی حاجی حەسەن لۆکە وەیس لێکوا بوو وەیس لە جێی بینایەکی بەرز کراوەسا بەڵێ با بڵێن لەم لای مەکتەبەی عامە بەرەو ژوور لای ئەو بینابەرزەوەیە ئێستا شوێنواریشی تەمانەواری نەماوە کانی باشەکەوێتە لای خەسەخانی شۆڕش ئێستا بەڵێ لای خەسەخانی شۆڕش پیرمەسووریش ئەوە پیرمەسووریش لە جێ خۆی ماوە هەر لە شوێنی خۆیەتی و شوێنەکەشی ئێستاش هەر بەزارگەی و خەڵکەچێ ئەم وێنەیەش وێنەی قوتابخانەی فەیسەڵیە تێکیان ناکردیان بەو بازاڕە ئەو وەختەی کە تێکیان نا ساڵی 56 هێشتا بیناکەشی تێک نێرا بوو من لە حەوشەی ئەو بینایە ترای تومبێل لێخوڕینم ما لەوێ دەرچوو ساڵی 56 ساڵی 1950 هەتاوەکو ئێستاش سیارە لێ هەتا ئێستا ئۆتۆمبیل لێ خوڕم مخالفەت کردووە مخالفەت نییە هەموو ئەوروپا ئۆتۆمبیلم لێ خوڕیوە هەموو عێراق ئۆتۆمبیلم لێ خوڕیوە هەموو وەختێکیش ئۆتۆمبیلم هەبووە هێشتا کەس زەرری نەدیەوە لە دەستی ئێستاش سیارە لێ ئێستاش لێ خوڕم لە سەتێ ناپەڕم لە دەرەوەی لە هیچ شوێنە و بەبێ مخالفە بەبێ مخالفە تا سەرپێچیشمان نییە دۆکۆمنتت هەیە ئەمە دیکۆمنتێکی کاک فەریدونە کە باسی ئەوەکە بڕوانامەی ڕێزلێنان بەڕێز فەریدون ئەمین عەلی لە بەرواری 26 356 مۆڵەتی شۆفێری هەیە لە درێژەی ماوەی ناوبراو پابەند بۆ بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ وەکو شۆفێرێکی نمونەیی سەرپێچی نەکردووە بە ناوی بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆ
سوپاس و پێزانینی بۆ دەرەبرین لەگەڵ ڕێزدا لیوا عومەر حاجی حەسەن بەڕێوەبەری گشتی هاتوچۆ. تۆ ئەم دوکۆمنتت هەیە لە ساڵی 56ەوە بۆ ئێستا وە مخالەفەشن نەکردو لە ڕێی بەرنمەکەی منەوە چی بە گەنجانی ڕانەندە و شۆفێری ئێستاڵی هەموو وەختێک گوتویانە ئەسیاقە فەنن و دەوقن و ئەخلاق ئەگەر ئینسان ئەو سێشتەی لێدا بڕێ یعنی ئینسان نییە بەس بە سەرخۆشی و بە خێرایی ئۆتۆمبیل لێ مەخڕە ئەو ئۆتۆمبیلە کراوە بۆی کە وەختی کەمتر پێ بچێ بۆی بگەیتە دوورترین جێگە بۆ نەکراوە تۆ پێشکەوتنی لەسەر بکەیت بۆ نەکراوە تۆ خەڵک بکەی بەژێرە و دوایی بچم دەستی خەڵک ماچکەم ئەگەر ئەو دوو لایەنە بگریت ڕێنمایی پۆلیسی هاتوو چۆ بکەی بە شەرتێ ئەو وەختە دائیرەی مرور نەبوو لە سلەیمانی کە من ئیجازە وەرگرت ئیجازەکەم ئیمزای مدیری پۆلیسی محەلی سلەیمانی پێوەیە یاسین دەروێش لەجاتی ئەوەی کە من ئیجازەم وەرگرت ئەوی ئۆتۆمبیلی بەناوە نەبووایە ئیجازەی عمومی ئەدرایە ئیجازەکەی من عمومی بوو کە دوایی لە شەریکەی عامەی خیاتە بووم بە مدیر حسابات هاتم بۆ تازەکردنەوەی ئەویان لێ سەنگم کۆیان کردم بە ئیجازەی خصوصی ئێستا ئیجازەی خصوصیم پێ کەواتە ئەمە بەڕاستی نمونەیەکی جوانە کە کەسێک دوای نزیکی 6 ساڵ شۆفێری بکات و هیچ مخالەفەیەکی نەبێت پۆلیسێک نەیوتە بۆ غەڵەت ڕشتی ئەم وێنەیە چێکە ئەوە وێنەی بیناکەی مامە نووری عەلی کە ئەزاخانەی دووەم ئەزاخانە لە سلەیمانیا دانراوی ئەو بوو یەکەم هینی ئەسکەنەری ئەزاچی بە ناوی ئەزاخانەی سیروانەوە لەسەر شقامی مەولەوی بوو یەکەم ئەو بوو بەڵێ ئەم بینای بینایەکی چوارقاتە یەکەم بینای چوارقاتە لە سلێمان بەڵێ بینایکی جوانە و ئێستا نەماوە لە شوێنی تێکیان ناکردیان تێلێکی کە هەیە ئوتێل مەولەوی وێنەیەکی ئەوە دوورترە لەو شوێنی بەڵێ ئەم لە بەردەم شوێنی کتێفرۆشەکان ڕاستەکە ئەمە ژوێنەیەکە پێم وابێ وێنەی کارگەی چیمەنتۆی کارگەی چیمەنتۆ کە ئێستا ئەویش لە کارکەوتووە بەڵێ ئەم وێنەیەش بۆچی لە ئەلبومی بەڕێستا هەیە ئەوە وەکێیە گۆرانی نەمرە ئەوە مێردی کچی پورمە باوکی هۆگر و ئەژی منی زۆر خۆشەویست و منیش زۆری شارەکانیم لەبەرە هیچ یادگاریەکەی لەگەڵ مامۆستا عەبدوڵڵا گۆران هەیە بەڵێ توان یادگاریش مامۆ بگەن ئەو کاتێک کە مامۆستا گۆران لە حەبسخانە بوو لێرە زۆربەی ڕۆژ من ئەچووم بۆ لای ئەو نووری ئەحمەی تەهاو جەلالی ئەمین بەگ ئەو سیانە لە بەندیخانەی سلەیمانی حەفز بوون و بەقە کوڕەکانی منی خۆشەویست هەموو جارێک گو تۆ ئومێدم بە تۆ زیاتر لە هۆگر منیش حەزمە کرد چونکە ئەو شعرانەی کە ئەو داینابوو قابلیەتێکی باشم هەبوو بۆ شعر لەبەرکردن زۆربەی شعرەکانیم لەبەر ئەی ئەم وێنەیشیە ئەوە وێنەی سەلامی دەلاکە بە ڕەحمەت بێ هاوڕێت بوو ئەوەش سرم لای ئەوە تاشی لە ئیبتیدائیەوە قژیشم زۆر بوو کوڕێکی خوشکەزای هەبوو ئەنوەری سەژماوە دەلاخانەی هەبوو ساوازی لێناوە ئەیامە دەست ئەنوەرە و تۆ خۆ فێری دەلاکی بکە بەسەری ئەم سەری بۆ بتاش شانەی هێنا بەسەرما بڕوا بکە دانەکانی ئەشکا ئەوە نەقژم زۆر زۆر و پڕ ئەوە لە وێنەکانە بازێکی دی ئەمێنێ شوێنەیەکی ناوازەیە ئەوە شێ مەحمووی نەمرە زۆر دۆستی باوکم بوو کە وەختێک عومەر عەلی زۆری لێ کرد لە ماڵی سەیبراهیم ئیقامەی ئیجباری لەسەردانا بەیانیان زوو حەزی لە نسیێنە کرد من مەنجەڵۆکەیکی بچووک نسیێنەیان لێنا لە ماڵەوە لەگەڵ باوکمان نوێژی بەیانیانە کرد منیش نسیێنەکەم بۆ بردن لەسەر حەوزەکەی ماڵی سەیبراهیمی برای لەوێ نانیانە خوارد درود بۆ گیانی پاکی و سەرکردە ئەمێنێ ئەوە نەمر سمایل شاوەیسە ئەویش یەکێک بوو لە ئەفسەرە ئازادەکانی کورد کە وەختی خۆی لە ئەستەمۆڵیش قایمقام بووە لە پێش پیرەمێردا کە هاتەوە ئێرە و لە پاژەوەی کە عەزێتێک و ئەشکەنجێکی زۆریانە دوکانێکی هەبوو لە قەیسەری لەو دی و قەیسەری نەقیبەوە شەکر و چاو سابوونەوانەیە فرۆشت باوکی شم وەکو ڕەفیقێک و وەکو کەسایەتیەکی ئەم شارە زۆربەی ئەچوشتی لەوە کڕی و منیش لەگەڵی ئاچوو وێنەیەک هەیە بەرمزگەوتی گەورەیە ئەم وێنەیە ئەوەش ئەو ڕۆژەیە کە لە دوای شۆڕشی چواردەی تەمووزی پیرۆز
حەبسەکانیان بەڵا کرد پێم وابێ ئەمە ئەوان نییە بەڵێ ئەوە بەڵێ ئەوەش هەر ئەو ڕۆژەیە وێنێکی تریش هەیە ئەمە بەری با بڵێن ئەمە ئەو بەرە بەڵێ کراوە بە کاسە مۆڵ دایرەی مەعارف بوو باخی گشتی بوو بینە کردیان باخچەی ساوایان هەتا تۆپی ڕەمەزانیشیان لەو باخادانە تۆپەکەشان هەر لەوێدانرا ئەگەر لە بیرم بێ بەو بەرتۆپەکەەوە ماڵی بابە عەلی بوو جارێکیان تۆپەکە بابە عەلی شێ مەحموود تۆپەکە تێک چوو ئەو مەقەنزمەی پێڵەن چییە ئەوەی گەیشتە دیوارەکەی ماڵی بابە عەلی تێکی لە ڕەمەزانێکە بڵێ ساڵانی چل ئیتر ئەم تۆپە ئەو تۆپە ئێوارانیان تەقان پارشێوانی ژیان تەقان ینی تاکە هیوای خەڵک بۆ ئەوە بوو ئەوەی بوو سلەیمانیش ئەو وەختە بچووک بوو دەنگیایە هەموو کە جوێی لە تۆپەکە بوو اینجا بان بەڵام ئەو ساڵ ئەو ڕۆژە زەرەی یا و دیواری دووسێکی کوشت دووسێ خەڵگە چوو بە دیارەوە ڕاوەست فەرمووت ئەم مناسبەیە چییە وا خەڵکەکە کۆ بۆ تۆ ئەو حەبسەکان بەربوون حەبسەکانی ساڵی 58 لە دوای شۆڕشی 14 تەمووز ئەوانەی لە باخوبە حەبس بوون مامۆستا گۆران بوو عومەر عەلی شێخ بوو بەهادی نووری بوو ئەوانەی کە منیان ئەوانی کۆمۆنیستەکان بەڵێ ئەوانە بەسەر شانی خەڵکەوە هێنانن بە پیریانەوە چوین تا دووڕیانەکەی قلیاسان هەرچی عەرەبانەی سلەیمانی هەیە ئەو ڕۆژە کەوتەگەڕ و هێنامان لەبەر بزگەوتی گەورە چوون نەختێ وتارە ئێمە تا کەرکوچیش چوون بە پیرانە لەبەرەوە بوو کە خۆشە هەر سەر بۆ پارتە بڵێت و تەعاتفێکی ترێ هەبووە لەگەڵ ئەم وێنەیە چییە کاک ئەو وێنەیە لەبەر ئەشکەوتی هەنارانە من و باوکم و عوسمانی مام و برایی چالاک تاڵەبانی ئەوەی کە زاوای ماڵی میرزەحمەی خەفاف ئەمەیان جەنابچی ئەوە منم بەدەمان ئەوەش براکەی چالاک کامیانە کاک شێخ فازیلە نازان بەخوا ناوەکەی بیرچێتەوە ئەوە عوسمانی مامە ئەمەشیان جەنابی باوک لە فایل لەبەر ئەشکەوتی هەنارانە ینی لە سەرکانی خۆت بینی چەقچەق و هەناران ئەو ئەشکەوتەی لێ لەبەر ئەشکەوتەکان کاک فەریدون تۆش ئیتر ئامادەی لێرە تەواو کرد بەڵێ کە ئامادەی لێرە تەواو کرد دەرەجە چەنە هێنا ئەو کات 76 ئەتوانی بچیتە کۆلێژی بەرزتر بەخوای تر وا ڕێکەوت چوویتە کۆلێژی تیجارە بازرگانی ژیانی ڕسمی سەرسیرە بەڵێ ئەزانم بەڵێ ئەزام ئەمە هاوڕێتیە و سەرسیرە و ڕۆژێک لە ڕۆژەکانی سەیرانە بەڵێ باسێکی بەغامان بۆ بکەی ئەگەر اینجا باسی چی بۆ باسی ئەو کاتێک کە تەلەبە بووی ئەو وەختەی کە تەلەبە بووم بە معاشێکی کەم ئەمانتوانی ئیدارە بکەین و بەباشی ئیشمانە کرد لەگەڵ ئەوە شاکە ئیشمان بۆ یەکێتی قوتابیانە کرد لەگەڵ زۆر برادەرانی خەڵقی سلەیمانی لەگەڵ ئەوانەی کە لە خواروی عێراقیشەوە هاتبوون خەریکی تێکۆشان و خەریکی خوێنن بووین کەواتە تۆ ئەو کاتە لە یەکێتی قوتابیانی عێراق بەڵێ لە ساڵی 50 پەیوەندیم کردووە لەگەڵ مەجی عەبدوڕەزاق و کەمال کەریم پێڵەن کەمال فواد دارا تۆفیق لەگەڵ شێخ سدیقی شێ مەحموو ئەمانە هاوڕێی منن و لەگەڵیان ئیشم کردووە لە یەکێتی قوتابیان خوێندکاریشە کردووە و ئەو ئەرکە ئەرچی یەکێتی قوتابیانیشم بردووە ئەوەش هەر هەموو چالاکیەکانی قوتابیان من یارم لەگەڵیان ئەم وێنەیە چییە کاک فەرید ئەوە لە سنفی دویم تەوەستا بووین دویم تەوەستا بەڵێ لە بەر حەدیقەکە گیراوە ئەمە سەلاحی عەلی ئایشەخانە ئەمە دکتۆر ئەحمەد کەمال شاڵیە ئەمە عەبدوڕەحمان معروفە ئەمە دکتۆر محەممەد ڕەشیبانەیە ئەمە دکتۆر عەبدوڵڵا خەڵەفی پێڵێن ئەمە کەمالی حاجی مستەفای ڕئیسی مەحکەمەی تەمیز ئەمە فەرەیدون ئەمینە ئەمە جەلالی سەعی فەقێ مەحمووە بەڵام بە وێنەکەمان پیشان بی باشە ئەمە عومەر محەیدینە ئەمە حەمە عەلی حەمە ساڵح بەگە ئەمە ئەحمەد ساڵحە ئەوە عەلی عەبدوڵڵایە کە خۆی و ژنەکەی بەناحەق کوشتیانن ئەمە شەوقی ئەحمەد دەموچاوی دەرزیاژن کرابوو لە بەرەو باوکی پۆلیسە ئەمەش کەمال دەباغە ئەمەش کەمال باوکیم لەبیر چۆتەوە ئەمە
ئەحما عومەرە ئەمە وری حسامە دینە ئەمە مهندسە ئەمانە هەمووی لە دویم تەوەسە لەگەڵ هەمووی لە دویم تۆستا لەگە ئەمە خەسرەوغەنی شاڵیە و ئەمەش کەریم زەراعیان پێوت ئەمە ئەموناوە ئەمە بەڵێ بەڕاستی وێنەیەکی ناوازەیە و من دەستخۆشیش لەو کاتا بەفرباری بوو تۆپەڵێ بەفر بەدەستمنەوەی و بەدەست عەبدوڵای بەڕاستی ماشەڵا لێوێ دەستخۆشی لێ یەکەم بەوەی کەوا توانی یەکە بە یەکە ئەو ناوانەمان بۆ ساقیتەوە اینجا دێنە سەر هەندێک وێنە هەیە بەڕاستی ئەو وێنانە زۆر جوان حەزەکەم بینەران بیبینن ئەمە یەکێکە لەو وێنانە ئەم مناسەبەتە چییە ئەمە یەکەم نەورۆز تۆ لە کوێ ئەمش هێنایی ئەوە بە سواری و ئەسپۆ بەجل کوردیە جەنابەتی و بەردەکی سەرایە لە سلەیمانی یەکەم نەورۆزی ئاشکرا کە بوو بە جەژنێکی فەرمی لە هەموو عێراقا لە دوای شۆڕشی چواردەی تەمموز ساڵی 21 نوێنەری حیزبی شیوعی بەجلی کوردیەوە نوێنەری حیزبی پارتی دیموکراتی کوردستان بەجلی عەرەبیەوە مامۆستا حلمی شەریف خوا لێ خۆش بوو نوری شێخ بەجلی عسکەریە و نوێنەری شۆڕشی چواردەی تەمموز اینجا ئەم وێنەیە هەندێک وێنەی تر هەن ئەوەش شینی هێزی بەرگریە مقاومەی شعبی بێجگەلەوەی کە ئێمە ئەرچی خۆمان لەسەر بوو کە وەکو مۆزەفێک لە معمەلی چیمەتۆی سەرچناریشمانە کرد شەو تا بەیانی حراسەتی ئەم شارەمانەگرت لە وەختێکا کە مەسەلەی شەوافوانە هاتووە پێشەوە ئێمە ئەم شارەمانە پاراست بەبێ ئەوەی ڕۆژێک دقیقەی دوا بکەوین لە ئیشەکەمان ئەمە ژوێنێکی تری هەر ئەو ڕۆژینی ڕۆژی نەورۆزی لەوە لە توی مەلیک گیراوە ئەمایان هەر سێکمان دوای بەدی سەرا چوونەتە توی مەلیک لای ماڵی فەقیڕەشی قەشانەوە هاتین بۆ بەدەی سەرا ئەو ڕسمە گیراوە اینجا ئەمەش لە شوێنی کۆبوونەوەکە تۆ ماڵی حاجی فەقیڕەشی ڕەشان بەڵێ تو هەروە بە ئاسانی ئەیلی ماڵەکان لەکوێ خەستەخانەی سلەیمانی پێڵە دەست خەستەخانەی سلەیمانی ئەوەی چوارباخ ئەوەی کە بەڵێ سەرەتای جادەی سەیوان بەڵێ ماڵەکەیان لەوێ باسی ئەوەکەی لەوانەیە و 50 ساڵ بێ و خانمە نەمابێت ئێستش بینەرەکانمان هەمووی هینی دوای 50 ساڵ لەوێ دەستی پێ کرد ئەم وێنەیە ساڵی 59 لە توی مەلی گیراوە ئەمە فەرمووت ئەوە حلمی علی شەریفە ئەوەی ناوەڕاز نوری شێخڕەشیە ئەوەش نوێنەری چیە بوو ئەمە نوێنەری شۆڕشی چواردەی تەمموز نوێنەری شۆڕش بوو ئەوەش منم نوێنەری حیزبی شوعی بووین بەڵێ دیسانەوە دەلالەتیکە هەیە کە عێراق لە دوونەتەوەی سەرەکی پێگەک بەڵێ ئەوەش هەتاویستیان لە پێش ئەوە جەبهەی نیشتیمانی هەبووەسا وتیان تۆ جلی عەرەبی لە بەرگەکتم من نایکرد حلمی شەریف خوا لێی خۆشبێ هەروای کرد و عەگالەکەی کردە سەری وتی کاکە بنێ جا من بزانم ئێستا وەکو ئەوسا سەر و بەستیان بۆ بەستم بزانم ئاوا سەر و بەست ببەستم هەر جلی کوردی لە بەرەکرد نەیزانی نەوەڵا نایزان ئەڵی سەرم شکاوە بەڕاستی یانی ئەوەش بەڵام لێ هاتنی هەیە بەڵێ بە قیافەیەکی جوانەوە لە وێنە کوردیەکان هابین ئەوە بۆیان بەست ئەی ئەم وێنەیان چییە کاک ئەوە لە حەبسخانەی شعێبە فرقەیەکمان دروست کرد ڤالیبۆڵ لە پێشە 50 مەتر زیاتر نیان هێش دوورکەوینەوە لەو قاعەوە سەری قاعەکە دیارە لە 8 مەتر لە ژێر عەرزایە ئەی ئەم وێنەیان کاک ئەوە هینی مقاومە شعبیە لە گەڕەکی ئێستای شۆڕش گەڕێکی عەقاری بەڵێ ئەوە ساحەی تیارەخانەکە دەشتی تیارەخانەکەیان پێوت ئەو کۆمەڵی فەسیلی دوو بووین لەوێ منیشی تیا کاک فەریدون ئێمە بێ وچانێکی کە وەربگرین داوای لێ بن لێک خۆشەویستان وچانێکی کە و دێنەوە خزمەتتان کاک فەریدون ئێمە لە ناوبڕەکە باسی مقاومە شعبیمان زۆر کرد بەڵام دوای ئەوەی تر تۆ لە کولیا دەرچویت تعینە بیت تعین بووی لە چۆ لە مەعمەلێکی منتوی سەرچن پێش ئەوە بەر ئەوە نەکەوتی ببی بە ئەفسەریەدەک بەڵێ لە چۆ ئەوە لە بەغا لە ماسکەڕەشی لە معسکەر ڕەشی تا پلەی یەک نەجمەیی و دوایی تر گەڕین سێ مام و ماوەکی تەواوە بێ و بەڵام هەموو دەرچوویەکی کۆلێژ ئەو کاتە ئەوە تدریبی بکرد ئەبواە
تەدیبی بکەیت بەڵێ بە چەند تەعین بوویت بە 28 ئیسمی 28 ئیسمی بەڵێ ئەم زەرفە چییە ئەوە کە معاشمانە بە هەر کەسێک پارەکەیمانە پوختەی موچەکە بەڵێ بەعزێ پارەی زەمان و پارەی قەرزار بواە شتێکی وەرگرتە لیان ئەبری و پارەکەمان بۆ خستە ئەم زەرفەکەی زەرفەوە هەر کەسێ ئاهات ئیمزای لەسەر قایمەکە کرد و زەرفەکەی پارەکەیمان هات بەڵێ کاک فەریدون هەتا سیوێکی هەشتی ساڵی 59 فلس دینار 41 دینار و 106 فلس معاشم وەرە پوختەی موچەکەم موچەکەوە کاک فەریدون پرسیارێک بەڵێ تۆ دڵاریت کردووە زۆریش زۆریش لەگەڵ هاوسەرەکەت نە باش کەواتە کە جیرام لێکیان دوورخستینەوە وتیانی تر تۆ ئەم کابرا هەر ڕۆژەی لە حەوسخانەیە کابێ و هەر ڕۆژە دەربەدەرە بێ و باش بە تەمای ئەومە بەکە لەگەڵ یا حەسیتەوە بە زۆر ئەوە هاوسەرەکەمە ناهی حاجی علی کوتک کە وختێکە کە لە ئارشاک لە بەغا ڕسمی کردووی لە ئارشاک بەڵێ ساڵی 62 بەڵێ خێزانە پێکەوە بەڵێ ئێمە نایدەخانمان بینی لە ماڵەوە بەڕاستی ژنێکی میوان نەواز و ژنێکی خانەدان بوو لەسەر چنار لەسەر ماڵێکی منتووا لە داو دەغڵەکە دانیشت بەڵێ ئەم پیشەی چی بوو ئەو تا سەرەتایی تاوا کردبوون ئیتر هیچی نەخێت نەمێشت نەتێشت بۆ نەتێشت خۆ تۆ پیاوێکی پێشکەوت و نەت بۆ پێشکەوت و دواکەوت ئەو وەختە پێویستیمان بەوە نەبوو کە گوزەرانی خۆشە باش گوزەرانیشمان باش بەڵێ یعنی وەختێک کە من 50 دینار مەعاشم بوو خەڵک کوڕەکەی ئەمی نەفەنگی مانگی 50 دینار مەعاشێت ئەوە زۆر ڕێژێکی بەخێوە کرد بەڵێ ڕاستە فەرمی پێم خۆشە ئەم وێنەیەش ژنێکی خانومان لەگەڵ پیاوێک خەسوومە ڕەحمەخانی حاجی عەبدوڵڵا لەگەڵ خەسرەوی کوڕی شەهید کرا شەید بوو بەڵێ خوا لی خۆش بێ ئەوە لە بێروت کوشتیان بەڵێ بە ناحەق بەڵێ پەیوەندی جەنابە لەگەڵ خەسوو تا چۆن بوو کار زۆر زۆر لە دایکم زیاتر بەڵێ لە ناو وێنەکانی جەناب تا هەندێک وێنە بینم ئەمانی چیان کاک ئەوە وەفدێک بووین ناردیانین بۆ وڵاتە عەرەبیەکان بۆی قوماشی جلی عسکەری بکڕین بۆ هەموو جێشی عێراقی لەبەرەوەی جەنابە لە من مدیری شؤونی تیجاری بووم لە شەریکەی عامەی خیاتە مدیری حسابات بووم لەبەرەوەی کە زمانی تر مەزانی کردمیان بە مدیری شؤونی تیجاری لەگەڵ باوکی نازم گزار ئەوەی ناوەڕاستیان ئەم کاراکتەرە گزار لازمە مدیری مەعمەلی بەعز بوو لە شەریکەی عامەی خیاتە شەهادە شتیشی نەبوو بەڵام پیاوێکی تا بڵێ باش بوو پیاوێکی باش بوو بە عەکسی کوڕەکەیەوە کە عەزێتی خەڵکی زۆرراوە دوای ئەو ویستی کودەتا بکا بەسەر حەسەن بەکڕوانە باوکی بە عەکسی کوڕەکەیواڵێم ئەوی تریشیان عەقیدێک بوو لە عینەی ئەسکەریەوە نردبوویان کاظم زوهێری ئەوەی تریشیان من باشە کاک فەریدون کە نازم گوزار کەوتە ئەو بۆسەیەوە و فەشەلی کرد لەو کودەتایە دوای باوکی چی بەسەر هات هاتن دەریان کرد ئەم وێنەیە چیە ئەو وێنەیە تا جەزراوی وەختە وەزیری سەناعە بوو پێش ئەو حادیسەیە لە دوای گزار لازمەوە ڕۆشت کە هات بۆ مامەد پێی و عەمی ئەو ڕۆژە هات چەکیان نابوونیە کە بۆ حیمایی شخصی خۆیان چەکەکانیان لێرسەنەوە و گەلێک قسەی ناشرینیان بە نازم گزار وت اینجا معاملەکەیان بەجێهێشت و باوکیشان دەرکرد فەسلا کرد ئەو وەختە بۆ تەقەشوف مانگی یەکی 10 دیناریان لێ بڕین بۆ خۆی پیاوێکی زۆر ڕاست و زۆر پاک بوو سەریمان و سەریمان هاتەوە بۆ ئەو 10 دیناری کە لێ بڕابوو منە چوون بە پیرەوە تا دەرگاکە ئەم هێنایە سەر کورسەکەی خۆم دامەنە هەتا ڕئیسی نەقابەکە ڕۆژێک وتی تۆ بە چییە نازیوە احترامی باوکی نازم وتم وەختێک باوکی نازم دەسێڕۆی تۆ لە پەنجەرەکەتەوە لە پەنجەرەکەەوە پێدەوە مەرحەبا جوابی نایتەوە من ئەو وەختە چوون بە گژێ لەسەر مەعاون محاسبێ کوڕێکم لا بوو زەمیر حەسەن چوون بە گژ گزار لازمە لەسەر زەمیر قسەی بە زەمیر وتم من کە گوزار لازمیش کەس نەبوو شان کەس نەبوو لێنێتر لە بەوەی کوڕەکەیەوە وتم من جنێوم پیا و ئیهانەم کرد وتم من مدیری حساباتم دانیشتوم چۆن تۆ ئیهانەی مۆزەفێک مەکەی لە لای من دانیشتووە
ئەمە ئەو کاتەیە کە با بڵێن کارگەری بەرەک دروونەکەیە ئەوە لە پاکستان نادێن لە پاکستانە نادێن بۆ پاکستان بەڵێ کاتە لە پاکستانیش ئێوە چوون بۆ پەیوەندی تیجاری یابان بۆ وڵاتە عەرەبیەکان ئەمە چییە ئەم شتەکە ئەوەی وەکو مەدالیەک وەکو ڕێزلێنانێک ئەوەی لە ماڵی شەوەی سەش ماومە وەکو چەپکە هینێکە چنینێکی جوانە لێرەش ئێمە لاسایمانەکردە ئەو حەمید نەقاشە ڕێز مهندسین بوو ناردیانی بۆ پاکستان بۆ ئەویش بۆ ئەو پەیوەندی تیجاریانە ئەمە شوێنێکی تری ئەو سەردەمەیە ئەوە سوعاد العومەری مدیرعامی مەعمەلەکەمان بوو ئەو ڕۆژەی کە واز لە ئیشێنا ئێمە خۆحافیزیمان لێ کرد و زۆر منی بەدڵ بوو هەتا نەجم خۆجە قەساب وەکیلی وەزارەتی سەناعە بوو ڕۆژێکات مەعمەلی شەکرەکەی سلەیمانی هێشتا نەکرابوو وتی فەرێدوونە بم بۆ لای خۆم ئەیکەم بە مدیری حساباتی مەعمەلی شەکرەک ئەو سوعاد العومەریە وتی 16 موظف لە هەموو وەزارەتی سەناعە هەڵەبژێرم اینجاڵم فەرێدون بڕوە ئەزانم کە ئەو لەوێ خانووی هەیە و ماڵی هەیە ڕەفیقی هەیە خزمی هەیە بەڵام ئەم مەعمەلە بە دوو فەرێدونە چێ بەڕێ ئەمە بۆچی لەسەر عەرشێک دانیشت چوین بۆ قاهرە بۆ قوماشکردین دیسانەوە ئەوە لە ئەسکەندەریە لەسەر کورسەکەی مەلیک فاروق دانیشتوم لە مەتحەفە گەڕان و قەسرەکەیان کردەوە مەتحەف خەڵگە چێ بۆ سەیر ڕات چییە بەرامبەر بە گەڕان بە پیاسە بە گەشت وەڵاهی گەشت لە هەموو شتێ خۆشترە پیاسەش لە هەموو ڕاضێ لە هەموو شتێ هەرزانترە لە هەموو شتێکیش بەکەڵکتر پیاسەکردنی ڕێڕۆیشت پیاسەکردن من ڕەشەبا و گەرما نەبێ ڕۆژی بەلایانی کەمەوە 2 سەعات بە پێڕ هەرگەر ئەوە نەبێ وابزان مۆزم زۆر زیاک ڕاستە فەرمی وای ئەمەش ئەوە سەفەرێکمان کرد بە ئۆتۆمبیلێکی مۆسکۆڤیچ ئەوەی لە تەنیشتمەوە ئەوە عەبدوڵڵا سەعی ئەفسەری خانە نشین هەموو ئەوروپا گەڕاین بۆ ئۆتۆمبیلە وابزانم 2 شەو چوینە ئوتێل باقی هەموو لە کەمپینگە چادرمان پێبوو شتمان پێبوو بە ئارزوی خۆمان گەڕاین ئەم وێنەیەکی ڕەنگاوڕەنگە ئەوە لە وەرزشکارە دێرینەکان وەختی خۆی کە من ئێستش نێکی ڕوان بەرزانیم نەدیوە ببینین سەرداری حەماغا خاڵی وتوی ئەگەرەتانەوێ وەرزش پێشکەوێ لە سلەیمانی بچن بۆ لای فەرێدوو ئەمری وەزاریەکەی کە دەرکردووە یەکەم ناو منی نووسیوە بڕوا بکە تا ئێستا نەمدیوە ببینین لە تەلەڤزیۆنانەبێت کرد ویستیان بمکەن بە سەرۆکی ئەو وەرزشکارە دێرینەکان وتم کاکە ئەمە دەستگایەکی پارتیە منیش پارتی نیم مەمکەن بە ڕئیس شەوکەتی حاجی عەلیماندانا کردمان بە سەرۆکی ئەوەینە ئەوە لە مەقەڕی وەرزشکارە دێرینەکان گرتومانە لەگەڵ دوو برادەری ئێمە وێنەکانی تۆ بەڕاستی ناوازن بەڕاستی جوانن بەداخەوە هەموو ئەو وێنانی کە هاتوونەتە ئێرە ناتوانین پیشانی بینەرانی بەڕێز و خۆشەویستی بین لەبەرەوەی کە مەحکومین بکاتەوە کاتەکە ئەمان بڕێ ئەجینا هەموو وێنەکان یەک لە یەکی جوانترن ئەمە وێنەیەکی ترە کە باسی ئەوەت کردوتێ من سەروبەستم جاران باش ئەزانی بەڵام ئێستا لە بیرت شۆتەوە نەک باشەم زانین بم زانیای بیبەستم ئەوە کاتە ئەمانش بوو بەسرا بەڵام جوانیان بۆ جلی کوردیم هەیە بەس بەبێ سەروبەست جلی کوردی ناشێت بەڵێ ڕاستە فەرمی ئەم وێنەیەش وێنەیەکی جوانە لەوە ئەوەش لە ڕۆژی 14 تەمووزی 59 من سکرتێری نەقابەی فەرمانبەران و کرێکارانی سەرچنار بووم وتارە خوێنمەوە ئەوەی تەنیشتیشمان ئەوە متەرجمی رووسیە یۆرای ناو بوو متەرجمی ئینگلیزی ئێمە وێنەیەکماندانەوە کە بیکەین بە دوایوێنە لەبەرەوەی ئیتر ئێمە کاتمان نەما باشە ڕێگاشمەی ئەوە بخێنمەوە وڵایی پێم باشە ئەو ئێمە ئەو لاپەڕێ چییە؟ ئەو لاپەڕەیە ئەمە نمونەیەکە لە تێکۆشانی سەختی قوتابیانی شاری سلەیمانی عومەر عەلی کە هاتە سلەیمانی ویستی لە زدی شێ مەحمووی نەمر و بۆ تێگانی ریزی پێشکەوت و خوازان و ئازادی خوازانی سلەیمانی زابطەیەکی زۆر شۆڤێنی بوو و حتا جەریدەی ژینی داخست وتی نابێت لەو دی و دەربەنگی بازیانەوە کەس بڵێ کورد هەیە
ئەحمە زرنگ ئەو وەختەی ببەڕێەوە خوشکە زای پیرەمێردی نەمەر ئەمەش ناوی ئەو قوتابیانەیە کە بەشێکمان لە سانەوی نەهاریەوە فەسڵ کراین حەو کەس بووین یەکێکیان من بووم بەعزێکیش لە سانەوی مەسائیەوە ناردیانین بۆ معتەقەلی شعێبە معتەقەلێکی عەسکەری بوو دوای 6-7 مانگ یەکی 100 دیناریشیان لێ سەنگین وەکو بەدەل ئینجا بەریان ناین سەختترین ژیان و ناخۆشترین ژیان لەوێ بەسەرمان هات ئەگەر بتانی بەپەلە ئەوانە ناوەکانیشتان بۆ خوێنمەوە ئەوانەی کە لە نەهاریەوە فەسڵکران ڕژدی حەمەعەلی عەتاڕەشی ئەحمە محەممە مستەفا سەلاحەدین عەلی کەمال مستەفا قادر فواد نوری خەفاف و منیشیان لەگەڵا بۆ فەرێدون ئەمین ئەوانەی لە مەسائیشەوە عەبدولی سووران حسێنی مەلا حەکیم جەزا میرزا حسێن عوسمان بەکر حسێنی حاجەمین خەسرە و ڕۆستەم قاری میرزا کەریم جەمال فایق جەلالی مەلا کەریم جەلالی میرزا کەریم جەلال کەریم بەدەوی برای نوری بەدەوی جەلالی خەیات بەڵێ ئەلبێر جەرجیز کەمالی شێخ نوری برای بەهادی نوری عەبدوڵڵا حەمەمین عەبدوڵڵا عەفرید ڕەوفی حەمەمین هەڵەبجەیی لەتیف ئەحمەد خەزنەدار بەشیر ڕەشی جەلال عەزیز سلەیمانی مەجیبەک ئەمانە لە فنوونی جەمیلەوە فەسڵ کرابوون عەلی شەریف حەسەن عەلی غالب لە مامۆستایانەوە شێخ سدیقی شێ مەحموو ئەوەی کە بەرەو ڕووی عومەر عەلی وەستایەوە و ساڵێکیان حکومما بەنا عەبدوڵڵا بەرزنجی بابە عەلی بەرزنجی بەهادین جەلال کابان جەودەت مستەفا خالد محەممەد سعی ئەمانە لە فنوونی جەمیلەوە وێنەگرێکی عالەمی سەلاح حەسەن سەلاحی حەمەی شێخەلی کامل نظامەدین کامل ژیر مستەفا عەبدوڕەحمان سمکۆ عەزیز حەمە کاکەی شێوەکان ئەوانە شایستەی ئەوەن کە ناویان بێنرێت لە ریزی پێشەوەی تێکۆشانی قوتابیانە بە شانازیەوەڵم کە من ژێچێک بوومەوە سەربەرزی بۆ هەمووتان و درود بۆ جانی پاکیەوانی کە نەماون ئێمە دواوێنە پیشانی بینەرانی خۆشەویستین ئەمە خۆتی لەگەڵ خێزانەکەوت بەڵێ ئەوە لە ئەستەمۆڵ گیراوە ئەمێرگان گازینۆس بەڵێ ماندوومان کردی دەستخۆشیت لەکەین ئینشاڵڵا خواتەمەنێکی باشتر و با تەندروستێکی باش باتێ پێشەوەشی ئێرە بەجێ بێڵی ئەبێوێنێکیش لەگەڵ جەناب تا بگرین بۆی لە داهاتوانەوەکانی دوای ئێمە بیکەن بە وێنەکانی دوێنێ زۆر سپاسدانەکەم ئێوەش بەڕاستی خزمەتێکی بەرزی ئەم شارەکەن بۆ ئەوەی کە ئەو شتانەی نەوەکانی ئێستا شارەزاییەکی ئەو تویانێ و ناشیانێ بازێکیان شارەزا بن بیخەنە بەرچاویان لە ڕێی کەناڵا پیرۆزەکەتانەوە و دەستخۆشیتان لە یەکەم زۆر سپاسدانەکەم زۆر سپاس بۆ جەنابیشە خۆشەویستان تا بەرنامەیەکە بەخواتە نەسپێرم